ئێوارتان باش بینەروی سەرخۆشەویستەکانم خۆشحاڵم لە ئەڵلقەیەکی دیکەی ئێوارەی سلێمانی هاتمۆ دیدەنیتان وە لە ئەم پرۆگرامەشم کە بتوانین بابەتێک و باسێکی تایبەت پێشکەش بە ئێوە بکەین بە تایبەت کە لە سەرەتاکانی وەرزی بەهارداین و زۆر بابەتی دیکە دروست دەبێت لەگەڵ گۆڕانکاری هەر وەرزێکدا تایبەت لە کوردستان کەش و هەوا و ژینگەمان گۆڕانکارێکی باشی بەسەردادێ و بە دڵنیاییەوە هەر کاتێک دەڵێن بەهار هەموو خاڵیان بۆ سەیران و گەشت و چوونە دەرەوە سەرچیاکان دەڕات. جا لە نێو هەموو ئەمانەدا وەرزشی شاخەوانی هەموو دەزانین کێکێکە لە وەرزشانەی لە چەند ساڵی ڕابردوو زۆر گرنگی پێدراوە زۆریش تایبەتمەندی وەرگرتووە لەلایەن هاوڵاتیانەوە. جا بۆ پرۆگرامی ئەمڕۆم لەگەڵ بەڕێز کاک جەلال حاجی نەریمان کە بەڕێزیانێکێکن لە شاخەوانە بە ئەزموونەکانی کوردستان چاوپێکوتنمان هەیە و خۆشحاڵم لە ستودیۆ لەگەڵمی زۆر بەخێر بێیت. زۆر سپاس کاکە دیاری. سپاس بۆ جەنابتان بەخێر بێن. ئیشەڵڵا لەم پرۆگرامەمە بەسمە چەند پرسیارێکتان لێ بکەین هەم دەربارەی ئەزموون و ئەو کارانە و ئەو چالاکیانەی هەتان بووە و لە هەمان کاتیشدا هەندێک ئامۆژگاریمان لە جەنابتەوێ بۆ بینەروی سەربەڕێزەکانم لەوانەی کە دەیانەوێت لە شاخەوانی تێبگەن زیاتر. خزمەت لە ئێمەوە سەرەتا بە گرنگی ێزام لەوە دەست پێ بکەم کە بزانم ئێوە وەکو خۆتان چۆن شاخەوانتان دەست پێ کرد یەکەمی هەنگاوت چۆن بوو و ئەو بڕیارە چۆن دراکە وەکو کەسێکی تایبەتمەند بتەوێت لەو بوارە جگە لە هیوایەتێک و گەڕانێک ببێتە شتێکی زیاتر لەوە. دەستان خۆش بێ کاکە دیاری. سپاس بۆ ئەو دەرفەتە سڵاو ڕێز بۆ جەنات و بۆ تێکڕای هاوڕێیانمان لە تەلەڤیزیۆنی سلێمانی هیوای سەرکەوتنتان بۆ خوازم. لێرەوە پیرۆزبایی هاتنی بەهار لە تێکڕای هاوڵاتیانی نیشتیمان و هەروەها تێکڕای شاخەوانانی جیهان و کوردستانەکەم بە تایبەتی و وردە وردە نزیکە بینەوە لە جەژنی پیرۆزی ڕەمەزان. ئەگەر خواتەمەنی داین لە ئێستاوە پیرۆزبایی هاتنی جەژن لە هەموو هاوڵاتیانی ئەم نیشتمانە یەکەم و هیوادارم و بە پشتیوانی خوای گەورە ڕۆژ و تاعەتی هەموو لایەکی قبوڵ کرد بێت. سەبارەت بە وەڵامی پرسیارەکەی جەنابتان شاخەوانی طبیعی بەر لەوەی وەرزش بێ بەڕاستی هونەر و هیوایەتە بەر لەوەی وەرزش بێت کەسێک ئەگەر بۆ خۆی حەزێکی بۆی نەبێ هیوایەتی نەبێت ناتوانێت بچێتە ناو ئەو بابەتەوە. ئێمە کۆمەڵی هاوڕێ بووین لە ساڵی 2013 و 14 و ئەوانە بە عەشوایی هەریەکە بۆ خۆی ئەڕۆیشتین بۆ ئەزمەڕ بەیانیان ئێواران پارکێک هەبوو لە گەڕەکی ئێمە گەڕەکی لە برای مەحمەد پارکی ماردین ئەڕۆیشتین لێ وەرزشمانە کرد ڕاکردنمانە کرد سووی دیمانە کرد هەر کەس بۆ خۆی. ئەم کۆمەڵە هاوڕێیە کۆبووینەوە بانیشان کۆبووینەوە وتمان ئەرێ بۆ گروپێک دروست نەکەین. ئیتر لێوە بڕیاری دروستکردنی گروپێکماندا و هەر بە ناوی پارکی ماردینەوە ناومانە گروپی وەرزشی و شاخەوانی ماردین. لە تقریبان لە بەهاری ساڵی 2016 بەڕەسمی بڕیاری دروستکردنی گروپەکەماندا و ڕێکارە یاسایی و کارگێڕیەکانی دروستکردنی ئەو گروپەمان گرتە بەر و لەو ساڵەوە دەستمان پێ کردووە. سەرکەوتوو بن هیوای بەردەوامیتان بۆ دەخوازم. گرنگی شاخەوانی لە چیدایە بۆ کەسانی کە دایانە شاخەوانی بکەنەوە ئایا ئەگەر کەسێک بێ سوود ببینێت لە ئەم وەرزشە دەبێت بەردەوام بێ یاخود دەکرێت کەسێک ناوە وەرزشێک بکە بەبەستم ڕوونتر ئەوەیە کە هەندێک لە وەرزشەکان دەزانین بە نمونە دووگۆڵی و ئەو جۆرانە کەسێک کە دەتوانێت ماوە بەپێی کاتی خۆی وەرزشەکەی دەکات. بەڵام هەندێک جۆری دیکەی وەرزشی لە جوانی هەیە لە ژڕێکی هەیە کە ناچارە دەبێت بە چەند مانگێک کۆرسێک وەربگرێت. جا بۆ شاخەوانی ئەمەیان تا چەند ڕاستە ئایا دەبێت ئەگەر کەسێک مەبەستی بێ ئەو پەیوەندی ڕۆحی و دەرونی و جەستەیە کە دروستکە لەگەڵ سروشدا دەبێت وەکو کۆرسێک لەگەڵی بێ یاخود هەر ماوە دەتوانێت بچێتە دەرەوە. طبعاً قوربان شاخەوانی وەکو عەرزم کردی بۆ خۆی لە خۆیە هیوایەتە هەرچەند شاخەوانی لە کوردستان لە سەرەتایە بەڕاستی چەند ساڵێکە گروپەکانی شاخەوانی بە تایبەتی لێرە لە سلێمانی ماوەی چەند ساڵێکە دروست بووە و ئەوە چەند ساڵێکە گروپی شاخەوانی لێرە وردە ئیحتیمامی پێ دەردرێت و گروپەکان زۆر بوون و ئەوە بەڵام شاخەوانی پێویستی بە خۆڕاهێنان هەیە بەڕاستی. یعنی تۆ بتەوێت سەرکەوی بۆ شاخێک ناتوانانی لە خۆ بڕیار بەت و بچی سەر ئەم لووتکەی ئەم شاخە چونکە
سەرکێشی تایە کەوتنی تایە ڕەنگە خوانە خواست تووشی تەسادفات بی کەوتنە خوارەوە بی و زۆر بابەتی تری بۆیە هەموو ئیشێک پێویستی بە خۆ ئامادەکردن و ئامادەسازیە و بە تایبەتی شاخەوانی پێویستی بە ئامادەسازی هەیە. ئێمە لە سلێمانی خۆشببختانە چیای گۆیژەمان هەیە کە وەکو فێرگەی شاخەوانی و شاخەوانانی سلێمانی لێ هاتووە هەروایە هەر فێرگەیەکی شاخەوانیە هەموو ئەو گروپە شاخەوانیانە بە تاک و بە کۆکە ئەیانەوێ دەست بە شاخەوانی بکەن سەرەتا لە گۆیژەوە دەست پێەکەن جارێک دوو جار دە جار 20 جار لە گۆیژەوە بە پێ بۆ سەر چیای گۆیژە سەرەکەون کە ئەوە تقریباً 12,000 پێیەکە بە ڕۆیشتن و هاتنەوە دەڕۆیت وردە وردە لەگەڵ ئەمەیە جەستەد ڕادێت لەگەڵیا کە یەک دوو جار ڕۆیشتی بۆ ئێوە وە خۆشت حەز و خولیا و ئارەزۆکرد لەگەڵی هەبوو ئەو کاتە تۆ بڕیارەی لەگەڵ گروپێکا خۆت ڕێگەخەیت و سەفەرەکانی دەرەوەی شاریش بەردەوامی پێدەیت. بەڵێ ئەو کەلوپەل و پێویداویستیە گرنگانە چین بۆ شاخەوانێک کە دەبێت لەگەڵی بێ و لی دوور نەکەوێتەوە. بەتەئکید بەر لە هەموو شتێک تۆ پێویستت بە جلی شاخەوانی هەیە عادەتەن جلی شاخەوانی تایبەتمەندی خۆی هەیە هەر لە ڕووی مانزەرەوە بەڕاستی لە ڕووی دیکۆرەوە تۆ منطق نییە بە پانتۆڵ و کراسێکەوە بڕۆی بۆ شاخەوانی جلێکی شاخەوانی مەزبوط پێویستە بۆ هەر کەسێکی شاخەوان جانتا بە دەرەجە یەکەم جانتای شاخەوانیت پێویستە باتوم ئەو گۆچانی کە بەدەستیەوەگرن پێڵەن باتوم زۆر زەرورە کە باتومت پێبێ گیتەر زۆر زەرورە کە گیتەرت هەبێت گیتەر لە قاچەکەی لەگەڵ عیب نەبێت لەسەر پێڵاوەکانتەوە لە پێیەکەیت و ئەم گیتەرە زۆر زەرورە حەبل پێویستە هەموو شاخەوانێک 15 مەتر حەبلی پێبێت لە ناو جانتاکەیە بێ کارابین زەرورە ئەمانە کۆمەڵک ئەدەوات و پێویستین کە هەموو شاخەوانێک پێویستە لە ناو جانتاکەیە ئەمانەی پێبێ بەدەر لە کەدوبەلی پێداویستی ئەو چەند کاتژمێری کە تۆ لە ئاو لە خواردەمەنیەکی بەسیط و ئەوانە پێویستت بەمانە هەیە کە تۆ لە کاتی ڕۆیشتن و ڕێکردنا بۆ شاخێک پێویستت بەمانە هەیە بە تایبەتی باتوم و گیتەر و ئەوانە شتی سەرەتایین و زۆر زەرورە پێت بێ حەبل و کارابین و ئەوانە ئەو بابەتانەیتر بۆ شاخی سەخت و ئەوانە ڕەنگە هەموو شاخەوانێک پێویست نەکە هەڵی گرەیا پێی بێ بەڵام ئەو بابەتە سەرەتایە زەرورن. بەڵێ کاک جەلال دەمێ پرسیاری ئەو کەم بابەتی خواردن و خواردنەوە بۆ کەسانێک کە دەیانەوە شاخەوانی بکەن و بچن بەرەو لووتکە بەرزەکان ئەمە چۆن لەسەری ڕێدەکەون یاخود چین ئەو خۆراکە گرنگانی کە دەتوانێت با لەگەڵ خۆی گەرچی ئەوانەی لە دوورەوە ئێمە سێر دەکەین تەماشا دەکەین کاتێک کە یەکێک وێنەیەکی خۆی لە لووتکەی چیایەک بڵاو دەکاتەوە ئێمە بیرمان بۆ ئەوە دەچێت ڕەنگە خۆشترین خواردنەکان بخوا لەوێ کەشێکی خۆش و سەیرانێکی کوردەوارانی دروست کردوێ بەستا شەندێک ئەمە ڕاستەوە هەروەها کاتێک کە دەچین بۆ شاخەوانی دەبێت چۆن گرنگی بە لایەنی خۆراک بدەیت خۆی بابەتە ئەسڵەکەی کە تۆ بڕیارە دابچی بۆ شاخەوانی لە ڕاستیان ناکرێت تۆ خواردنی قورس بخۆیت تۆ بچی لەوێ ژەمێک خواردنی قورس بەریت و لەوێ دەشکەی بە چێژ لێنان و گۆشت سوورکردنەوە و گۆشت برژاندن و ئەوانە هەرچەندە بەشێک لە هاوڕێیانی ئێمە و لە گروپەکانی ئێمە بەڕاستی ئەوە کردویانە بەنەریت بەڵام لە ئەسڵا تۆ کە بڕیارە دابچی بۆ شاخەوانی ئەبێ خواردنی سەرەتایی بەری بەڕاستی خورما چەرەسات شتی بەسیط مەسەلەن میوە ئەلەو بابەتانە پێویستە لەوانت پێبێ و ئەگەریش لە لووتکە خواردنێکی بەسیتت پێبوو لەوێ خواردنت شتێکی ئاساییە بەڵام بەشێک لە هاوڕێیانی ئێمە و لە گروپەکانی ئەوە بە ئێمەش هاوڕێیانی خۆشم لە گروپی شاخەوانی وەرزشی ماردین زۆر جار کە ئەڕۆین لەوێ دەگەینە لووتکە لەوێ وەکو سەیرانی لێدێ بەڕاستی خواردنی خۆش و گۆشت برژاندن و تەنانەت چێژ لێرانیشی تێیەکەوێت بەڵام ئەسڵەکەی ئەوەیە کە تۆ ئەبێ ئەو شتە بەسیتانت پێبێ وەکو چەرەسات و میوە و ئەو بابەتان بڵێ دەمێ پرسیاری ئەزمموی خۆت بکەم کاک جەلال بەرزترین لووتکە یاخود ئەزمموی سەختت هەبوو بێ لەو چالاکیانەدا چی بۆ کە لە یادت بێت سەختترین شوێن بۆی ڕۆیشت بێتن بۆ هەروەها بەرزترین شوێن تاکوێ سەجەنابێت بۆی ڕۆیشت ئێمە طبیعی گروپی ئێمە گروپی کاک دیاری گروپی ئێمە گروپی وەرزشی و شاخڕەوی ماردینمان ناوە هەر گروپەکەمان بەگشتی ئەو گروپەی ئێمە بەدەر لە شاخەوانی لە هەفتەیەکە 3 بەیانی وەرزشی بەیانیانمان هەیە
سێ بەیانی لە سعات 6 بەیانی و بۆ 7 بەیانی وەرزشمان هەیە ڕاکردن و ئیحما وەرزش سویدیمان هەیە کە ئەمە ڕاهێنەری تایبەتمان هەیە و ئەو وەرزشانەمان پێەکەن پاشان ئێمە هەر لە گروپەکەمانە بەشی پاسکیل سواریمان هەیە بەڕاستی کە من بۆ خۆم هەم لەوەش بەشدارم هەم لێرەش بەشدارم و پاسکیلمان هەیە و بەشداری چالاکی پاسکیل سواری شەکەین و زۆر جار تاک و تاسڵ و جە و شوێنی زیاتر و هەواری شار و ئەزمڕ و ئەوانە ئەڕۆین بە پاسیلەکانمانە و بۆ شوێنی دوورتریش ئەڕۆین هەر گروپی ئێمە زۆرمان گەشت کردووە بەڕاستی ینی گەشتەکانمان ڕەنگە بڵێم لە ژمارە نێت پشتی 150 گەشتمان کردووە بۆ لوتکە جۆرا و جۆرەکانی ئەم نیشتیمانەی خۆمان بۆ هەموو لوتکەکان بۆ لوتکە جۆرا و جۆرەکان ڕەنگە بڵێم زیاد لە 150 گەشتی دەرەوەمان کردێ ئەمە بەدەر لەوەی کە هەموو جمعانێک با بڵێن ئێمە لە جمعەیەک دەڕۆینە چیای گۆیژە و ئەزمڕ و پشتی وێڵەرەوانە وەکو گروپ و هەینیەکیش دەڕۆینە دەرەوەی لوتکەکانی دەرەوەی شار لە ناویانە ئێمە کۆمەڵێک لوتکەی سەخت ڕۆیشتوین مەسەلەن بۆ نمونە بێکۆدیان و هەڵگورد و پیرەمەگرون چەند جارێک ڕۆیشتوین و چیای حەسەن بەگ و چیای ڕەنگین و ئەوانە لە هەورامان و ئەوانە هەمویان ڕۆیشتوین ئەمانە کۆمەڵێک لوتکەی سەختن لە وڵاتە کە ئێمە ئەغلبێت و لوتکان ڕۆیشتون بەڕاستی و خۆم بەشداریم کردوە لەگەڵ گروپەکەمانە لەو لوتکانەدا لەو گەڕانە زۆرانەتاندا کە ئەنجامتان داوە بە لوتکەکان و چیاکاندا چی هەبووە لە شتی نوێ بینی بێتان کە مرۆڤ بە دڵنیایی لە گەڕانەکانی هەمیشە ئەزمموی تازە ئەکات بەتایبەت بۆ چیاکانی کوردستان لە ئاژەڵە کێویەکان بێت لە جۆری ڕوەک و ئەو گوڵ و گیانە بێ کە لە چیاکان بە پێوەرزەکان هەبوون چ شتێک کە هاتۆتە ڕێگەت کە لەلات سەرنجڕاکێش بووە و بە شێوەیەکی عام لە ناو خەڵکیدا دیار نییە کە هەیە کاگیاری نیشتیمانی ئێمە زۆر جوانە یعنی یەکێک لە خۆشیەکانی شاخەوانی ئەوەیە کە تۆ ئەم سروشتە جوانە بینی ئەڕۆیتە سەر ئەم لوتکەیە سروشتێکی زۆر نازدار و جوانە بینی سروشتێکی زۆر ڕەنگینە بی ینی جۆرێک لە گوڵ و درەخت ئەبینی کە ڕەنگە تۆ لێرە هەرگیز نەیبینیت جۆرێک لە سروشتە بینی کە ڕەنگە تۆ لێرە هەرگیز نەیبینی یەکێک لەو سروشتە جوانانەی کە من بینیم لە چیای هەڵگورد بەڕاستی لەسەر و 3000 مترەوە لەوێ لەسەر ئەو چیایە بحیرەیەکی ئاو هەیە کە چێژێکی زۆر تایبەت ئەدا بە سەفەرەکەت و بە گەشتەکەت گۆمی بێکۆدیان کە یەکێک لەو سەفەرانەمانە کە بەڕاستی چێژێکی زۆر تای شەومانەوەمان کردووە لەوێ چێژێکی زۆر تایبەت ئەدا سەبارەت بە گوڵ و گوڵزار و بۆ ڕۆکانەی هەیە ڕۆکی تایبەتمان زۆر بینیوە لەبەرەوەی بەڕاستی من دەرجم نەکردوون وەکو پێویستمە ئەوەم نەکردووە تەنها ئەرکی ئێمە وەکو خۆمان پاراستنیان بووە بەڵێ تۆمارمان نەکردون ئەیناشتی زۆر تایبەت و گوڵ و ڕۆکی زۆر تایبەت ئەبینی لەو شیانە کە ڕەنگە لە زۆر جێگایەک نەبێت بەڵێ گومانی تێدانە بژاردەی گروپەکانتان چۆن هەڵدەسەنگێنن کاتێک کە ئەو گروپەی دیاری ئەەکەن بچن بۆ ناوچەیەک لەسەر چ بنەوایەک و دیاری ئەەکەن ئەو کەسانی کە بە تایبەت یەکەم جاریانە ئەیانوێ لەگەڵتاندا بەشدار بن پێوەرێکتان هەیە بۆیان بۆی دڵنیابن و ئەم کەسە ئەتوانێت ڕەنگە خۆی بە قسەی خۆی بڵێ من حەز دەکەم بچمە سەر لوتکەی چیای پیرەمەگرون بەڵام ئێوە وەک شارەزایەک لەگەڵیدا هەڵسەنگاندێکتان هەیە کە بزان ئەم کەسە لە سەرەتاوە ئەتوانێت بۆ ئەو چیایە بڕوا یاخود پێڵێن نەخێر جێگێکی ترمان هەیە طبیعی ئێمە بەر لەوەی بڕیار بدەین سەفەرەکەین بۆ فڵانە لوتکە پێشان خۆمان ئێمە دەستەی بەڕێوەبردن و کارجێڕی گروپمان هەیە کە لە 5 هاوڕێ و برا پێک هاتوین و سەرپەرشتیاری گروپمان هەیە ئەم 5 هاوڕێیە پێکەوە دانیشین گفتوگۆیەکی خۆمانەکەین پاشان دیراسی ئەوە ئەکەین کە چونمان بۆ ئەم لوتکەیە بۆ ئەم سەفەرە چۆنە لەگەڵ ئەوە لە ئەهلی ئەو مەنتیقەیە ڕێبەرێک پەیداکەین کەسێکی شارەزاد پەیداکەین کە شارەزا بێت لە هەنگاونان بەرەو ئەو لوتکەیە چۆن ئەتوانین بڕۆین و هەنگاو بنین و چۆن بگەڕینەوە ئەمانە ئامادەسازی هەموو بۆکەین پاشان ئەو بەڕێزانەی کە لەگەڵ ئێمە گەشتەکەن هەموو هاوڕێ و ڕەفیقی خۆمانن چەند ساڵێکەوە پێکەین لە تواناکانیان شارەزاین ئەگەر کەسێک بزانین توانای نیە بێت بۆ ئەو لوتکەیە ڕەنگە بۆ خۆمان لەلایەکەوە پێی بڵین تۆ ناتوانانی بێ بۆ ئەوێ بەشداری مەکە پاشان گروپمان هەیە لە ناو گروپەکە پەیامدا ئابەزێنین 2 ڕۆژ 3 ڕۆژ لەوە پێش پەیامدا ئابەزێنین
بە هاوڕێکانمانڵین ڕۆژی هەینی فلانی گەشتێکمان هەیە بۆ لوتکەی فلانی هەر بە ڕێزێک ئەتوانێت و خولیای بەشداربوونی هەیە و حەزی هەیە با بەشدار بێ ئەمە بەدەر لەوەی کە ڕێکارە یاسایی و کارژێڕیەکانی بە پێشتر بگریتە بەر و مۆڵە دووەربگریت. بەڵێ ئەو مەترسیانە چین کە لە شاخەوانیدا ئەگەری هەیە بێتە ڕێگەی هەر شاخەوانێک و کە دەبێت پێشوەختە خۆی ئامادە سازی کرد بێ و ئامادە باشی هەبێ بۆ هەر مەترسیەکە دێتە ڕێی. شاخەوان بەر لە هەموو شت پێویستە سەرکێشی نەکات بەڕاستی سەرکێشی بۆ شاخەوان و بۆ هەموو کەسێک شتێکی خراپە. ئێمە بەرنامەی گروپی خۆمان بەپێی ڕێنمایەکانی ئەو ڕێبەرە ئەڕۆین بەڕێوە لەگەڵ سەرپرشتیارانی گەشت بەپێی ئەو ڕێنمایانەی ئەو ڕێبەرەی کە چۆن بەرنامەمان بۆ دانێ بەپێی ئەوە دەڕۆین بەڕێوە. ئەو مەترسیانە بەڕاستی مەترسی مین چونکە بەداخەوە نیشتیمانی ئێمە هەمیشە لە شەڕ و ئاژاوەکان بەدەر نەبووە. زۆرێک لە لووتکەکانی وڵاتی ئێمە مینیان تایە تاکو ئێساش بۆ نمونە لووتکەی مەحموخانی دزڵی لە پشتی خۆمانەوە لە پشتی شاری سلەیمانی کە فترەیەک لەمە پێش بەشێکی لێ پاکرایەوە تا ئێساش مین هەیە لە بەشێک لە لووتکەکانە بۆیە مین یەکێکە لەو مەترسیانی تاکو ئێساش کە بۆ ئێمە خەتەریاتی هەیە و هەڵدێران یەکێکە لەو مەترسیانەی کەوەکم عەرزم کردی ئەگەر شاخەوانێک یا هاوڕێک سەرکێشی بکە تووشی هەڵدێران یەکێکە لەو مەترسیانەی کە دێتە ڕێگای ئێمە وەکو شاخەوان و وەکو گروپەکان هەرچەندە سواز بۆ خۆی گەورە هاوڕێیانی ئێمە لە گروپی شاخەوانی ماردین لە بەرەوەی ئیلتیزاماتی زۆریان هەیە بۆ بەرنامانەی کە ئێمە بۆیان دادەنین تاکو ئێستا تووشی هیچ جۆرە کارەساتێکی نەخوازراو نەبووینەتەوە. مای خۆشبەختیە لە سەرەتای پرۆگرامەکە شۆ ناوی چەند کەلوپەلێکت بۆ هێناین کە پێویستە شاخەوان پێی بێ لە ئێستەی کوردستاندا لە بازارەکان کاتێک کە دەزانین بەرفراوانێکی باژێ لە بازرگانیدا ئەو کەلوپەلە پێویستیانی کە بۆ شاخەوانی و بۆ شاخەوانێک گرنگە هەمووی بەردەستە لە بازارەکانی کوردستان بەردەست دەکەوێت یان پێویستە پشت بە بازارەکانی بیانی ببەستە. ئەوەی من بزانم لە بازارەکانی خۆمانە هەموو ئەو کەلوپەلانە زۆر باش دەست دەکەوێت. بەڵێ کاک جەلال حەز دەکەم ئەوە بپرسم ئامۆژگاری ئێوە زیاتر مەبەستمە وەکو ئەزمموی چەند ساڵەتان کە هەتانە بۆ ئەو کەسانی کە حەز بەم وەرزشە دەکەن شاخەوانی سەرەتا ئەگەر پێناسەیەکی بکەی چی دەبێت بۆ ئەو کەسانە بۆی ڕوونتر تێبگەن کە دەبێت بە چ مەبەستێک شاخەوانی بکەن و پێویستە هەنگاوی یەکەمیان چۆن بێ مەبەستم ڕوونتر ئەوەیە کە هەندێک کەس هەیە ڕەنگە شاخەوانی تەنها بە گەشتێک و سەیرانێک لێک بداتەوە و هەندێکیش دەڵێت ئەمە پەیوەندێکی ڕۆحی و دەرونیە لەگەڵ ژینگە جاریکە دەیبەستمەوە ئێوە چی کام لەمانە هەڵدەبژێرن و هەروها ئامۆژگاریتان چیە بۆیان ئەوانی کە دایان دەست پێ بکەن. شاخەوانی بەر لەوەی گەشت بێت بەڕاستی و خولیا بێت بەر لەوەی گەشت و خولیا بێت هونەرە تۆ پێویستە لە هوەری شاخەوانی وەکو لە سەرەتای عەرزم کردی چەند گەشتێکت بۆ گۆی ژە و بۆ ئەم چیان نزیکانی دەوروبەری خۆمان ئەنجام دابێت ڕاهێنانێکی باشت بۆ خۆت کرد بێ ئەوجا بڕیار بدەیت گەشتکەی بۆ لووتکەکان لووتکە سەختەکان و لووتکە دوورەکان بەڕاستی چونکە هەری لووتکێک لووتکانە بەلانی کەمە تۆ 3 بۆ 4 کاتژمێر ئەبێ بە پێ ڕێ بکەیت بۆیە نەک ئامۆژگاری خوانەخواستە قسەی من بۆ هەموو هاوڕەکانم لە شاخەوانی ئەوەیە کە پێویستە ئامادەسازیکی خۆیانیان هەبێت لە ڕووی ڕۆحیەوە لە ڕووی جەستەیەوە ئامادەسازیکی باشیان هەبێت و ئەو حەز و خولیایە ویان لێ بکات چونکە بەڕاستی شاخەوانی بۆ خۆی دوجارە بێ بە عیشق عیشقێکت لەگەڵ ئەو سروشتەیە بۆ دروستە بێت زۆر بە زەحمەت ئەتوانی وازبێنی لە شاخەوانی زۆر بە زەحمەت پێت خۆشە هەینیەک زووتر بەسەرابێتەوە بۆ ئەوی تۆ گروپەکەت بڕیاری گەشتێکت بۆ بدا و جارێکتر گەشتکەیتەوە بۆ لووتکەیەتر و سروشتێکی تر لە نیشتمان ببینیتەوە. هیوای سەلامەتی بۆ هەمووان دەخوازیین دەمێ لە کۆتایی پرسم گەشتی داهاتوو دیاخود ئەو شوێنەی کە لە خیاڵتەوە و هەر مەبەستە سەردانی بکەیت چ لووتکەیەکە لە لووتکە بەرزەکانی کوردستان. بەر لە هاتنی مانجی پیرۆزی ڕەمەزان بڕیارماندا گەشت بکەین هەرچەندە پێشتر چوین 4-5 ساڵ لەمە پێش ڕۆیشتین بۆ لووتکەی ڕەنگین هەیە لە هەورامان کە یەکێکە لە لووتکە سەختەکان ئەگەر تەمەەن هەبوو ئینشاءڵا ڕەنگها لە دوای ڕەمەزان گەشتی ئایندەمان بۆ لووتکەی ڕەنگین بێ ئێمە وەکو گروپی شاخەوانی ماردین. هیوای سەلامەتی بۆ ئێوە من زۆر خۆشحاڵم لەگەڵ جەنابتان کاک جەلال حاجی نەریمان کە بەڕێزیان شاخەوانێکی بە ئەزمون و بەتوانان لە کوردستاندا ئەگەر شتێک ما بێ مەبەست بوو بێ بەڕێستان باسی کەن و من نەمپرسی بێ لە کۆتاییدا کات دەدەمە جەنابتان باسی کە. دووبارە سوپاس بۆ جەنابتان و لێرەوە سڵاو و ڕێزم هەیە بۆ تێکڕای شاخەوانان بە تایبەتی هەموو ئەو شاخەوانانەی کە لە تۆڕی شاخەوانی کوردستان
ئێمە تۆڕێکمان هەیە هەموو ئەو شاخەوانە تێکڕای گروپ و دەستە شاخەوانیەکان لە تۆڕی شاخەوانی کوردستان لێرە سەرپەرشتی هەموو کار و چالاکی شاخەوانەکانەکات سڵاو و ڕێز و احترام هەیە بۆ هەموو لایەکیان تەمەنای سەرکەوتنیان بۆ خوازم تەمەنا خوازم لە تێکڕای گەشتەکانیانە بە سەلامەتی بچن و بە سەلامەتی بێنەوە و هیوادارم هەموو لایەک دڵخۆش بن. ئێمەش بە هەمان شێوە زۆر سوپاسی جەنابتانەکەم جارێکی دیکە کە ئامادە بوون هیوای سەلامەتی بۆ بەڕێز و هەموو وەرزشکارە بەڕێزەکان دەخوازین هیوادارم هەمووان ئاگداری تەندروستی خۆیان بن و وەرزی بەهارە و وەرزی گەشتکردنە و تکایەکی گەورە هەیە کە ئەو سروشتە جوانەی کە هەمووان حەز دەکەن گەشتی تێدا بکەن با هەموو پێکەوە بیپارێزین تا پرۆگرامێکی دیکە بەخوای گەورەتان دەسپێرم جارێکی تر زۆر سوپاس بۆ جەنابتان. سوپاس بۆ جەنابیشتان.